دوای چەند ڕۆژێک لە مشتومڕی نێوان ئەمریکا و رووسیا سەبارەت بە هێرشکردنە سەر ڕژێمی سووریا لە کاردانەوەی هێرشە کیمیاییەکەی شارۆچکەی دۆما، درەنگانی شەوی ڕابردوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا هێرشەکەیان ئەنجامدا و بە زیاتر لە 100 موشک چەند ئامانجێکی سەربازی سووریان کردە ئامانج. A combined operation with the armed forces of France and the United Kingdom. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند فەرمانی دەستپێکردنی هێرشەکانی دەرکردووە و بە هاوبەشی لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا ئۆپراسۆنیەکەیان ئەنجامداوە و تیشی بەم هێرشانە لە 120 توانای ئاسمانی ڕژێمی سووریان تێکشکاندووە. هاوکات جۆ دانفۆر فەرماندەی ئەرکانی ئەمریکا ئاشکرای کرد هێرشەکان سێ دامەزراوی کیمیایی ڕژێمی سووریان بە ئامانج گرتووە کە یەکێکیان ناوەندێکی لێکۆڵنەوەی چەکی کیمیایی بووە لە دیمەشق و ئەوی دیکەیان کۆگایەکی چەکی کیمیایی بووە لە حیمس. ڕاشی گەیاند هێرشەکان ماوەی سەعاتێکیان خایاندووە و بە شێوەیەک توانە سەربازیەکانی ڕژێمی ئەسەدیان پەخستووە کە تا ماوەیەکی درێژخان ناتوانێت پەرە بە چەکە کیمیاویەکانی بداتەوە. لەلایەکی دیکەوە جەیمس ماتێس وەزیری بەرگری ئەمریکا کۆتایی هاتنی هێرشەکانی ڕاگەیاند وتیشی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی لە گفتوگۆی بەردەوامدا بەڵام لە ئێستادا هیچ پلانێکمان بۆ هێرشی دیکە نییە. لای خۆیانەوە هەریەکە لە وەزیری بەرگری و دەرەوەی فەڕەنسا هێرشەکانیان بە دانانی سنوورێک بۆ پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان لەلایەن سووریا وەسف کرد و ئاشکرایان کرد پێشتر رووسیا لە ئەنجامدانی ئەو هێرشانە ئاگادار کردوتەوە. لە بەرامبەردا وەزارەتی بەرگری رووسیا ڕایگەیاند لە بۆردومانەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسادا بۆ سەر ڕژێمی سووریا هیچ زیانێک بەر بنکەکانی تەرتوس و حومەیم نەکەوتووە کە لە ژێردەستی رووسیادان. هاوکات ڕژێمی سووریا بۆردومانەکانی بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان وەسف کرد و ڕایگەیاند توانیویانە 13 موشک بخەنە خوارەوە. بە وتەی چاودێران ئامانج لە وەشاندنی گورزی سەربازی لە سووریا ناردنی پەیامە بۆ ئێران و رووسیا تا هەڵوێست و ڕەفتاریان بگۆڕن بەر لەوەی پەخستنی توانای بەرهەمهێنانی چەکی کیمیاوی ئەسەد بێت.